وەکو ئێمە. خوا گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە دەزانین کە تۆ خەمبار دەبی، بێتاقەت دەبی، خەم دەخۆی لەوەی کە پێت ئەوترێ، پێت ئەوترێ شێت، پێت ئەوترێ ساحیر، پێت ئەوترێ شاعیر، پێت ئەوترێ درۆزن، هەموو شتێکت پێ ئەوترێ. ئەم قسانە تەئسیر لە دڵی تۆ دەکات، خەمبار دەبی، بێتاقەت دەبی. پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم قسەی ناخۆش کاریگەری بەسەری وهەیە، دڵت تەنگ نەبێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا گەورە دەفەرمێ ئێمە دەزانی کە دڵت تەنگە بێ، دڵی تۆ تەنگ ئەبێ بەهۆی ئەو قسە ناخۆشانەی کە ئەوان بەرامبەر بە تۆ دەیکەن. باشە ئەگەر پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم دڵی تەنگ بێ، خەمبار بێ، بێتاقەت بێ بەهۆی کە قسەی ناخۆشی پێ دەکرێت، لە کاتێکە لە هەموو کەسێ پاکترە، سەلامی خوای لەسەر بێ، ئەی ئەبێ حاڵی ئێمە چۆن بێ، ئەی ئەبێ ئێمە چۆن دڵمان تەنگ نەبێ، خەمبار نەبین کاتێک کە قسەمان پێ دەکرێت. بۆیە دەڵێم سەلامی خوا لەو کەسانە بێ، ڕەحمەتی خوا لەو کەسانە بێ کە قسەکانیان هەڵدەبژێرن، هەر وەکو چۆن دەڕۆنە بازاڕ جلوبەرگەکانیان هەڵدەبژێرن. تۆ هەموو جلێ لەبەر ناکەی، دەزانی چی جلێک چی پۆشاکێک بۆ تۆ دەبێت. جا ڕەحمەت و سەلامی خوا لەو کەسانە بێ، سپاسی ئەو کەسانە دەکەین کە قسەکانیان هەڵدەبژێرن، کردوەتەنی قسەکانیان دەکوڵێنن پێش ئەوەی دەری ببڕن. چونکە بەڕاستی ئینسان پێویستە ئاگاداری ئەو خاڵە بێ، هەروەکو چۆن پێویستە جلوبەرگەکان هەڵی بژێرین، کاتێک دێمە خانوویەک دەکەین لە ڕووی شتەکان هەڵە بژێرین، ئەمە جوانە ئەمە جوان نییە، ئەمەمان بەدڵ ئەومان بەدڵ نییە، ئەم فەرشە جوانە و فەرشە ناشرینە، ئەم دەرگایە جوانە و دەرگایە ناشرینە، ئەم جلە بۆ من ئەبێ ئەم جلە بۆ من نابێ، ئەمەیان بەدڵمە. هەروەکو چۆن ئینسان جلوبەرگ و شتەکان هەڵدەبژێرێ، سپاسی ئەو کەسانە دەکەین کە قسەکانیان هەڵدەبژێرن، چونکە قسەیش هەڵبژاردننی هەیە. کەواتە ئاگاداری خۆمان بین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با قسەی جوان بکە یا بێدەنگ بێ. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم قسەی خەڵکی کە کاتێک قسەی پێ دەڵێن تەئسیر لە دڵی دەکات، خەمباری دەکات. ئەبێ ئێمە چۆن خەمبار نەبین. کەواتە دڵشکاندن ئاسانە، دەتوانی دڵی کەسێک بشکێنی زۆر بە ئاسانی، بەڵام لەوانەیە بە هەموو تەمەنی خۆت بە قسەی دڵی شکاندووە، بە هەزار قسە ناتوانی دڵی بێنیتەوە. بۆیە لە هەموو کەسێک چەند جار باسمان کردووە، لە هەموو کەسێک خراپتر ئەو کەسانە کە قسەیان بەرەو ڕووە، ئەدا لە دڵت، ئەدا لە جەرگت، بە حساب من قسەم بەرەو ڕووە، قەت ماشەڵات لێ نەبێ، قەت خوا نمونەی ئەو کەسانە زۆر نەکە، چونکە ئەچنە هەر شوێنێک دڵی خەڵکی ئەشێنن. وەڵا کاکە من هیچ لە دڵمانی، کاکە هیچ لە دڵتان نەیە، ئەڵڵا هەمووی دەربڕی. جارێت تۆ بەرامبەر برایەکی خۆت، برادەرێکی خۆت دەی هەشتەی حەزەکەی بیڵێ، بەڵام نایڵێ، ئەڵێ با دڵی نەئێشێ. بەڵام ئەو کەسانە قسە کۆڵاندنیان لا نییە، قسەکانیان لە پێش عەقڵیانەوەیە، لە پێش هەست و شعوریانەوەیە. هەرچی بێ بەرەو ڕووی کابرا ئەیتەقێنە ناو چاوانیە. من قسەم بەرەو ڕووە، وەڵڵاهی کەس تۆی خۆش ناوێت لە دڵەوە. بەخوا ئەوی کەسی کە قسەی بەرەو ڕووە، قسەی وشک و ڕەق و تەق ئەکات، بەخوا خەڵکی خۆشی ناوێت. بەخوا کابرا دڵی ئەئێشێ و دڵی ئەکوڵێ بەرامبەر بە قسەکانت، بەڵام جاری وایە خۆی ناهێنێتە ئاستی تۆ. کەواتە ئاگاداری خۆمان بین. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی ناخۆش تەئسیری لێ بکە، خەمباری بکە، ئەوە ئێمە ئەولاترین. کەواتە ئاگاداری قسەکانمان بین، هەرچی هات بە دەمانەوەکو مناڵ نەیڵێین، ئاگامان لە خۆمان بێت.